ناکۆکیەکانی پارتی و یەکێتی لەلایەک و ڤیتۆی ئەمریکاش لەسەر نووری مالیکی کاندیدی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان بۆ پۆستی سەرۆکوەزیران بوونەتە بربەست لە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ڕاگەیاندنی دانیشتنی هەڵبژاردننی سەرۆکۆمار و کۆتایی هێنان بە تەواوکردنی بەدەستهاتوە دەستوریەکانی خولی شەشەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران. پارتی و یەکێتی کە هەر لایەکیان بە کاندیدی خۆیان چوونەتە کێبڕکەی پۆستی سەرۆکۆمار و ڕێگنەکەوتنیان لەسەر ئەو پۆستە وای کردووە ئەنجومەنی نوێنەران کۆ نەبێتەوە. ئەمەش بووەتە قەڵغانی شیعەکان تا ئەگەر بیانەوێت لەسەر پشت کاندیدەکان لە نووری مالیکیەوە بۆ کەسێکی دیکە بگۆڕن کە جێگای ڕەزامەندی نێوخۆیی و ئەمریکاشی لەسەر بێت. یەکێتی و پارتی دوای چەند جارێک لە کۆبوونەوەی باڵای نێوانیان و کۆبوونەوەی لووتکەی سەرۆکانی هەردوو لایەنەکە هێشتا بەڕێککەوتن لەسەر کاندیدی هاوبەشی سەرۆکۆمار کە داواکاری سەرەکی شیعەکانی نێو چوارچێوەی هەماهەنگیە نەگەیشتون. هەر ئەمە ژوای کردووە شیعەکان تۆپەکەیان فڕێداوەتە گۆڕەپانی پارتی و یەکێتی و بە هۆکاری پەکخستنی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانیان دەزانن. لەلایەکی دیکەشەوە بەپێی زانیاریەکان ئەمریکا هاوکات لەگەڵ ڕەتکردنەوەی تەواوەتی نووری مالیکی پەیامیشی داوە بە یەکێتی و پارتی نابێت پەلە بکەن لە دانانی کاندیدی هاوبەش و ڕاستپاردنی مالیکی بۆ پێگێنانی حکوومەتی نوێی عێراق. لەسەر ئاستی نێوخۆییش ئێستا 1 ساڵ و 3 مانگ و زیاتر لە 20 ڕۆژ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا تێدەپەڕێت. هەر پارتی و یەکێتی بەهۆی بەرژەوەندیە تەسکیە حیزبیەکانیانەوە کاراکردنی پەرلەمانی کوردستانیشیان لێ بووەتە گرێکوێرە کە نەک بەدەست بە ددانیش بۆیان ناکرێتەوە. هەڵبەت گرنگیش نییە بۆیان بکرێتەوە یان نا، بەتایبەت بۆ پارتی کە 3 ساڵە بێ هیچ چاودێرێکی پەرلەمان لەسەر کار و داهات و خەرجیەکانی حکوومەت بەڕێوە دەبات. هەر کات ویستی کۆ دەبێتەوە و هەر کات نەشی ویست بە چەند مانگ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەڕێوە ناچێت. لە عێراق و هەرێمی کوردستان دواکەوتنی پێگێنانی کابینەی حکوومەت لە دوای هەڵبژاردنەکانەوە بووەتە نەریتێکی باو و خراپ. هۆکاری ئەوەش بۆ نەبوونی دەستور لە هەرێمی کوردستان و نەبوونی دەقێکی سزایش لە دەستوری هەمیشەی عێراقدا دەگەڕێتەوە کەوا بکات ئەگەر لایەنێک نەیتوانی کاندیدی هەر سێ سەرۆکایەتیەکە دیاری بکات لایەنێکی دیکە بۆ ئەو کارە ڕاستپێردرێت. ئەمەش ئەو کێشەیەیە کە ڕۆژی دەنگدانی تایبەتی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق هۆشداری لێدا و داوای کرد لە هەر هەموارێکی دەستوری داهاتوودا چارەسەری چەند بارە بووەوەی ئەو پێشێلکاریە دەستوریە بە هەند وەربگیرێت. أنعام علاء الدين العبيدي، آيات أدهم حسين، آيات عبد الجبار كريم.